خۆیانەوە لەبەر حساب و کتابکردنی خۆیان ئاگاهانەوە نیە نەخشەدا بنێن بۆ وڵات. بە ئامادەبوونی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری سیمینار و دیدارێک بۆ گەنجان و لاوانی دەڤەری ڕاپەڕین بەڕێوەچوو کە ژمارەیەکی زۆر لا گەنجان و لاوان ئامادە بوون و پاڵپشتی خۆیان بۆ سۆران عومەر کاندیری کۆمەڵی دادگەری لا سنووری ئیدارەی ڕاپەڕین و قەزای دووکان دووپات کردەوە. ئێمە وەکو کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە شاری دەڤەری بتوێن و پشدەر هەستن بە سازکردنی کۆڕێک بۆ جەنابی مامۆستا عەلی باپیر و لەگەڵ کاک سۆران عومەر کە بە ئەرکسەشان خمازانی ئەوەی گەنجان وشیارکەینەوە هەم خاوەن عەقڵێکی وشیار بن هەم خاوەن دڵێکی بێدار بن بۆ ئەوەی نەتەوەی کورد لەو وزە زۆرە بێبەش نەبێ چکە مەترسێکی زۆر گەورەیە بۆ داهاتووی مستەقبەلی کۆمەڵگەی کوردەواری و مستەقبەلی نەتەوەی کوردش ئەوەی کە گەنجی نەمێنێ ئەوەی هەرشی بێ بەتاڵ و حەتاڵ هیچی لە هەمبانێکدا نەبێ. دەستخۆشی لە ڕێخەیانی ئاهەنگە دەکەین بە پشتیوانی خۆشمان بۆ کاک سۆران دووکات دەکەینەوە کە کاندیدی کۆمەڵی دادگەریە بە ژمارە 22 لە بازنەی چواری پارێزگای سلێمانین. کاک سۆران ڕاستە کاندیدی کۆمەڵی دادگەریە بەڵام خەڵکانێکی زۆر ئومید و هیوان پێێتی کەسە بە کۆمەڵی دادگەرین وەک گەنجانی ئەم دەڤەرە بە دڵ و بەجان لەگەڵ کەسانی ڕازگۆ و خاوەن مەبدەئداین و یەکێک لەوانەیە کە لێرە ئێمە دڵما پێی خۆشەوە گەنجان پشتیوان دەکەن کاک سۆران عومەرەکە لە پێناوی ئەو میلەتەوە لە پێناو قسەی هەق و داخۆکردن لە مافی گەنجان و هەموو چینەکان باجی دا ئەوی کاک سۆران عومەر ئینشاڵڵا هیوای سەرکەوتنی بۆ دەخوازن بە هیوای ئەوە کە ئێوە و غەیری ئێوەش هەموو لایەک بتوانین دەنگ بە کەسانێک دەین کە پێمان وابێ نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵک دەکەن نەک نوێنەرایەتی حیزبێک دەکەن وەکو کۆیلە لە شوێنی کەش باسم کردووە خەڵکم دەگەڵدا بۆ لە ئەنجومەی نوێنەران لە عێراق بەڵام وەکو کۆیلە بووە دەبوو بۆ ئاو خواردنەوەش پرس بە حیزبەکەی بکە ئاخرەوە کەی نوێنەرە. لە میانی وتەیەکیدا بۆ ئامادەبوانی سیمینارەکە سۆران عومەر کاندیدی ژمارە 22 لە سنووری ئیدارەی ڕاپەڕین و قەزای دووکان وتی دەسەڵاتداران با بەرنامە دەیانەوێ گەنجان و لاوان ئەم هەرێمە بەجێ بهێڵن کە سەرچاوەی گۆڕانکاری و شۆڕش و بەرخودانن دەژڵێت داوام ئەوەیە گەنج و لاوەکانمان ئەم واقعە جێ نەهێڵن و کۆز نەکەن با هەمومان پێکەوە خەبات بکەین و بمێنینەوە و هەوڵی گۆڕانکاری بدەین بە هیوا و ئومێدێکی زۆرەوە. ئەوان دەیانەوێت گەنج وا لێ بکەن لە بێکاری و لە بێهیواییە شوێن ئەوان بکەون بە لەتەنانێک نەک خاوەنی خۆیان و ئیرادەیەکی بەهێز بن ئەوان ڕەت بکەنەوە. داوام ئەوەیە گەنجەکانمان لاوەکانمان ئەم واقعە جێ نەهێڵن کۆج نەکەن با هەمومان پێکەوە خەبات بکەین نەک لە پێناوی ئەوەی من بڕۆم ژیانێک لە هەندەران بە ڕێگایەکی سەختا دابین بکەم بۆ خۆم با لە پێناوی کۆمەڵگاکەمان لە پێناوی خۆشگوزەرانی میلەتەکەمان و هەمومان بمێنینەوە و هەوڵی گۆڕانکاری بدەین و بە هیوایەکی زۆر و بە ئومێدێکی گەورەوە ئینشاءالله. کۆمەڵی دادگەری کوردستان بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ڕۆژی 10 مانگی داهاتوو بەڕێوە دەچێت بە 5 پاڵێورا و کە کەسانی دیار و ڕاستگۆ و خاوەنی مێژوویەکی پڕشنگدارن بەشداری دەکات. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام.